بەڵێ لە سەرەتای بەرنامەکەیە باسم لەوە کرد کە دیدارێکی زانستی یاخود کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی بەڕێوە ئاچێت لە ئێستەوە دەستکراوە بە ئامادەکاریەکان لە سەر سەرۆک جەلال تاڵەبانیە ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بە بەشداری چەندین زانکۆ لە هەرێمی کوردستان و کۆمەڵک توێژینەوەی زانستی و بەحس و لێکۆڵینەوە لەناو ئەم کۆنفرانسەیە بەڕێوە ئەچێت جا ئێمە میوانداری دکتۆرە ئیبتیسام ئیسماعیلمان کردووە کە ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانسە ئەمانەوێ قسە و باسی لەسەر بکەین زانین ئەم کۆنفرانسە کەی ئەنجامەدرێت و ئەو ئامادەکاریانە چین کە کراون ئەو بابەتانی کە پێشکەشەکرێن لەناو کۆنفرانسەکەیە چییە و ئەو میوانانەی کە بەشدارن لە دەرەوەی وڵات کەس هەیە کە بەشدار بێت یاخود تەنها لەناو ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ پێیکە سەرۆک جەلال تاڵەبانی تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراقا نەبووە لە تەواوی دنیا توانین بڵێن کە جێ و ڕێ و دەستی دیار بووەوە یەکێک لەم بابەتە گرنگانە ئەوەیە کە ئەم کۆنفرانسە توانێت زیاتر تیشک بخاتە سەر ئەو کار و چالاکیانە چ لە بواری سیاسیا بێ لە بواری دیپلۆماتیا بێ لە بواری کۆمەڵایەتیا بێ لەسەر ژیان و لەسەر خەبات و لەسەر سەرۆکایەتی سەرۆک جەلال تاڵەبانیە جا چمە لای دکتۆرە ئیبتیسام بۆی من زۆر لەسەری نەڕۆم و ئەو زانیاری تاوامان باتە دکتۆرە زۆر بەخێر بێ بانی باش بەیانیتان باش زۆر سپاس سەرەتا جەژنی نەورۆز و ڕۆژی ساڵی نوێی کوردی لە هەموو کوردان پیرۆز ئەەکەم و پیرۆزبایی تایبەتیشم بۆ بینەرانی کەناڵی کورسات بۆ ئێوەی ئازیزیش دکتۆرە با یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەین گرنگی ئەم کۆنفرانسە لە چیایەوە بۆچی بەتەمان کۆنفرانسێکی لەم شێوەیە بەڕێوە بەرن لە شاری سلێمانی بەڵێ هەڵبەتە گرنگی ئەم کۆنفرانسە لە گرنگی کەسایەتی بەڕێز مام جەلالەوەیە ئێمە ئەوەی کە هەتا ئێستا کراوە بۆمان بەڵام هێشتا کەمە بۆ ئەو کەسایەتی هێشتا کەسایەتێک کە توانین بڵێن کە 50 ساڵ جارێک مێژوو بتوانێت کەسایەتێکی وا دروست بکات پێکێکە لە کەسایەتە ئاستی کەسایەتە جیهانیە گەورەکان لە هەموو ڕۆیەکە و لە هەموو ڕەهەندەکانەوە لەبەرەوە پێویست بەوە ناکە بڵێن ئەمە بیرۆکەیەکە یا بیرۆکەیەکی نوێ نەخێر ئێمە ئەتوانین بڵێن کەم تەرخەمین لەو لایەنانەوە کە تا ئێستا دەیان کۆنفرانسی زانستی نەکراوە لەسەری خۆشببختانە لە یادی 6 ساڵەی ژیان ئاوایی بەڕێز مام جەلال لە معهدی عالەمین لە نەجەف ئەنجام درا دیدارێک ئەنجام درا دیدارەکە بەڵام چۆن بوو بەوەی کە تەنها لە دوای 2005ەوە کە جەنابیان بوون بە سەرۆک ینی وەکو سەرۆک کۆمار بڵێ بەڵام ئەم کۆنفرانسە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە ئەم کۆنفرانسە یەکەم لە زانکۆی سلەیمانیەکرێکە بەڕێز مام جەلال خۆی دامەزرێنەری زانکۆی سلەیمانی خۆی و ئەگەر من سیاست مەدار نەبوومایە هەڵبەتە حەزم لێ بوو مامۆستای زانکۆ بم ئەمە یەکێکە لەو شتانی کە دەستکەوتێکی گەورەیەکە لەناو سلەیمانیا ئەو سیمبۆلە جوانەی سلەیمانی کە زانکۆی سلەیمانی دەستکەوتی مام جەلالە و بیرۆکەی ئەوە زانکۆی سلەیمانی لەگەڵ دەستگای سەرۆک تاڵەبانیە هەڵەستن بە سازدانی کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی لەبەرەوە ویست پرسیاری ئەوە بکەی کە ئایا مەحەلیە یان نێودەوڵەتی نەخێر نێودەوڵەتیە کۆنفرانسی یەکەمە ئەم کۆنفرانسە بە هاوبەشی چەندین زانکۆیە سەر ئەوە دکتۆرە بەس ئەمێ مادام لەسەر و باسی نێودەوڵەتی نەمێ بزانم هیچ میوانێکی تایبەت هەیە خودت کەسێکی تایبەت هەیە کە لە دەرەوەی وڵات بانگهێشت بکرێ بۆ ناو ئەم کۆنفرانسە نێودەوڵەتی بەڵێ منەمێ یەک ڕوونکردنەوە بم لەسەر کۆنفرانسکە چێ کۆنفرانس کە ئەلانیەکەی جارێمە 16 مانگ ڕامانگەیانوە ئەلان کراوە کە کۆنفرانسێکی زانستیەکەی ئەم کۆنفرانسە زانستیان نێودەوڵەتی ینی گەل لە سایتەکەی زانکۆ سەیریکەن بە زمانی عەربی و ئینگلیزی و کوردی دانراوین کەواتە ئەمە بەردەستە بۆ هەموو توێژەران لەسەر ئاستی هەموو جیهان هەر کەس بتوانێت کلیک بکات و زانیاریەکان وەرگێ لەسەری و ئەم کۆنفرانسە لەسەر ئاستی میوان دڵنیا بە میوانی نێودەوڵەتیمان هەیە بەڵام لەسەر ئاستی توێژەر ئەو ئێمە ئەوانە وەرەگرین کە بۆمانێت ینی هەر خۆی ینی ئیشکردن لەسەر کۆنفرانس وایەتەوە عرضیەکەی ئەلانیەکەی کە تۆ ئەم تەوەر و بابەتانت هەیە ئەم دروشمەت هەیە لەسەر ئەو دروشمە و ئەو تەوەرە ئێمە
توێژینەوەمان بۆیێت دوجار لیژنەیەکی زانستی هەیە هەڵسەنگاندنی ئەم توێژینەوەنەکە هی ئەو لیژنە زانستیە کە دڵنیا بە لە پرۆفسۆر یاردەدەر کەمتریتیانیان چونکە دوجار ئەم توێژینەوانە لە گۆڤارێکی زانستی زانکۆی سلەیمانی شابڵاو بێتەوە ئەم لیژنەیە هەڵی ئەسەنگێنێ کە ئەمە شیاوەوە وەکو توێژینەوە یاخود نەشیاوە دوجار ئەوانە دیاری ئەکرێت کە چی دائەنرێت و کێدا ئەنرێت لەبەرەوە ئەمە فلتەری بە فلتەری لیژنەی زانستیاتی ئەپەڕێ میوانی توێژەری دەرەوەی وڵات ئەوە ئەو کاتە دیارە بێ کە لە دوای فلتەرکردن و لە دوای ئەوی کە هەڵسەنگانی توێژینەوەکان بەڵام وەک میوان و قسەکردن و کینۆت سپیکەر دڵنیا بەلەوەی کە کینۆت سپیکەرێکی نێودەوڵەتیمان ئەبێ کینۆت سپیکەرمانە بێ کە هاوڕێی نزیکی مام جەلال لەکە لە خەباتی مام جەلالەوە نزیک بوون کە ئەتوانن قسە لەسەر کەسایەتی مام جەلال بکەن بەڵێ کینۆت سپیکەری زۆر دیارمان ئەبێ لەو بوارەیە. باشە. دکتۆر لە ئەسنای قسەکردندا کۆسار پرسیاری کرد بەڵام جەنابتان باستانەوە کرد کە کۆمەڵێک لە زانکۆکان بەشداری دەکەن لەم کۆنفرانسەدا هۆکاری چیەکەواتان کڕۆ کە زۆربەی زانکۆکان بەشداری ئەم کۆنفرانسە بکەن. بەڵێ هەڵبەتە کۆنفرانس خۆی ئاساییە چەند لایەنێک بەشدار بێتایە ئەمە بە سەرپەرشتی زانکۆی سلەیمانی بەڕێ سەرۆکی زانکۆی سلەیمانی و سەرۆکی دەستگای سەرۆک تاڵەبانی ئەم بەڵام بە هاوبەشی هەموو زانکۆکانشە چونکە هەڵبەتە لەژێر چەتری خوێنی باڵایە وەزارەتی خوێنی باڵا موافقەی ڕسمیات و ئینەکانی هەمووی کراوە وەرگیراوە زانکۆکان وەکوتم لە بەرگرنگی کەسایەتێکە و جوانی کەسایەتێکە و پێگەی کەسایەتێکە کە زۆر گرنگە لە ناوچەکانە هەڵبەتە هەموو زانکۆکان پێیان باشە بەشداری لە کۆنفرانسێکی وها گەورە بکەین چکە وەکوتمان شایستەیە کە کۆنفرانسێکی وا گەورە بکرێ و وانشتیا بەشدارن هەڵبەتە زانکۆکانی کە بەشدارن تیا زانکۆی چەرمۆیە کۆیە ڕاپەڕینە قەیوانە زانکۆی تیشکە زانکۆی جیهانە زانکۆی کۆمارە ینی هیوادارم بیرم نەچێت پۆلیتەکنیکی سلەیمانی پۆلیتەکنیکی گەرمیان زانکۆی هەڵەبجە هەموو زانکۆکان تایە بەشدارن بە خۆشحاڵیەوە ینی مێکێکە لە شتانی کە کۆین لەسەری ئەو کەسایەتی خۆی ئەوەش نیشانی ئەوەیە دکتۆرە ینی لە دوای نەمان و لە دوای کۆچی جەنابی سەرۆک مام جەلال هێشتا هەموو لایەنەکان هەر کۆکن لەسەرەوەی کە بتوانن بەیەکەوە خزمەتی ئەم ئەو چەپکە بڵا دروستکەینەوە جارێکمام هەڵبەتە ئەم کۆنفرانسەش هاوکاتە لەگەڵ یادی ژیان ئاوایی یادی 8 ساڵی ژیان ئاوایی سەرۆک مام جەلال کە وەکوتم کە پێشتر لە یادی 6 ساڵەیە لە بەغا یان یادێک کرایەوانێ هەر دەستگای سەرۆک تاڵەبانی کردی دوجار لەگەڵ معهدی عەلەمەین لە نەجەف کە خۆی دەستەی دامەزرێنەری معهدی عەلەمەین بۆ ئەساس بناغی ئەساسەکە سەرۆک مام جەلال دایناوە کە پەیوەندیەکی خۆتان ئەزان باشی لەگەڵ هەموو لایەنەکانە هەبووە وەکو سەرۆک کۆماریش مامەڵەی کردووە هەڵبەتە کە معهدی عەلەمەین وەکو وەفایەک بۆ ئەو کەسایەتیە ئەو دیدارەی دروست کرد چەندین توێژەرتیا بەژار بوو توێژەرەکان لەسەر ئاستی هەموو عێراقتیا بەشدار بوون لە بەسرا لە نەجەف لە بەغا لە سلەیمانی بەندە ژۆکوێکێک لەو توێژەرانە باسم لە ڕۆڵی مام جەلال کرد بوو لە دوای 2005 لە سەرچەسپاندنی ئازادی ڕادەربڕین و مامەڵەکردنی لەگەڵ ڕۆژنامە نووسانە ویسم یەک پرسیار مادام باسی ڕۆژنامە نووسانە کە دوێنێ بابەتێکم بەرچاو کەوت ئەم خوێنەوە بەڕێ سەلمان هەیە کە 50 ساڵە سەرنووسەری ڕۆژنامە و گۆڤاری بەیروتە باز لەوەکە ئەڵەیە کە دۆستایەتێکی زۆر لە مێژینەم هەیە لەگەڵ سەرۆک جەلال تاڵەبانیە بەڵام وەکو سیاسینە ینی باسەکەی کە چاوپێکەوتنێکیان لەگەڵا کردو ئەڵێ وەکو سیاسی من نایناسم من وەکو ڕۆژنامە نووسێکەی ناسم جاویسم پرسیاری ئەوە بکەم نێوانی سەرۆک جەلال تاڵەبانی لەگەڵ ڕۆژنامە نووسانە کە هەمومان نەزانی لە چه ئاستێکا بووە سەکۆی ئازادیمان هەبووە لێرە کە خۆی لەسەر شاشە و لەسەر تەلەڤیزۆن ناباسی لەوەکە کە هەموو ڕۆژنامە نووسێک ئازادە بێ یەکەم کەس لە منەوە دەست پێ بکە قسە بە من بڵێت لەم کۆنفرانسەیە چۆنجی ئەم بابەتتان کردوێتەوە بەڵێ هەڵبەتە ئەم کۆنفرانسە نۆتەوەر لە خۆگرێ تەوەری یەکەم باس لە کەسایەتی مام جەلالەکە ژیانی مام جەلال لە قۆناغەکانی ژیانی نەخێر هەر هەموو قۆناغەکانی لە قۆناغەکانی خوێندنی قۆناغەکانی لە سەرەتاییەوە لە لاوێتیەوە لە کاتی خوێندنی لە زانکۆیە لە مامەڵەکردنی لەگەڵ هاوڕێکانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەیوەندیەکانی وەکو کەسایەتیەکیە کە
چۆن مامەڵی کردو باشان بڕگەیەکی ترمان هەیە لە ڕەهەندی سیاسی و فکری و هزری شۆڕژگێڕانی مام جەلال چۆن مامەڵی لەگەڵ ئەم هەموو قۆناغەیە کردو کە خۆی بەشدار بۆ لە شۆڕشی ئەیلول و لە دوای ئەو هەموو شکستەی کە نکسۆی کە بەسەر کووردا هاو ئەو زەربەی کە ئەتخا ئەو زەربەی کە ئەتخا بەهێز دەکاتەوە ئەوان بیری لە جارێکی تر شەرارەی حزبێکی بڵین ینی شۆڕشی نوێی دروست کردوانی کێتی دروست کردوانی ئەمە خۆی لە خۆی قۆناغی سیاسی پێین ئێنە سەر ئەوی کە تەوەرێکی تر باس لە ئازادی ژن و بیرروڕای ژن و ئازادی ڕادەربڕین و هەموو ئەمانە جێی تابووەتەوانە باس لە پەیوەندیەکانی باس لەوەی کە خۆی وەکو کەسایەتێکی یاسایی و دەرچوو یاسایە کە چۆن هەمیشە باوەڕی هەبوو ڕۆڵی هەبوو لە چەسپاندنی یاسایە و لە بەرقەراربوونی ئاشتی بەڕێگەی یاساوە بە ڕێگەی گفتوگۆوە پەیوەندی نێودەوڵەتیەکانی مامەڵەکردنی لەگەڵ بوارە دیبلوماسی و سیاسیەکانە پەیوەندکردنی لەگەڵ ئەحزابەکانی کورد پەیوەندیان بەیەکەوە حیزبە کوردیەکان و حیزبە عێراقەکان و نێودەوڵەتیەکان و مامەڵەکردنی لەگەڵ کەمینەکان ینی کەمینەکانی ناو عێراق و چۆن گیان بێتەوانی و مافی بەدەستێنانی مافەکانیان چۆن بێ لە ناو ئەو تەوەرانەیە تەوەرێکی تایبەتی ژۆکتن بە ڕۆژنامەنووسی و بواری مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین ئەمە یەکێکە لەگەڵ مافی ژنان یەکێکە لەو تەوەرانەی کە لە کۆنفرانسە عرض کراوە کە جێی بۆتەوانێت کە بتوانرێت چۆن پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژنامەنووسانە مامەڵەکردنی لەگەڵ ڕۆژنامەنووسە مامەڵەکردنی من خۆم بەشداریم کرد بۆ توێژینەوە باسم کرد 57 ڕۆژنامەنووس لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاست کە چۆن مامەڵەی مام جەلال لەگەڵیانە و ئیشکردن لەگەڵ کە زۆربەیان باس لەوەکەن کێمە پێش ئەوەی کە وەکو ڕۆژنامەنووسێ مامەڵەکەین مامەڵەمان لەگەڵیان مامەڵەیەکی هاوڕێیانە و مامەڵەیەک بووە کە زۆر ئازادانە توانیمانە قسە بکەین و خۆشمەعشەری مام جەلال و ڕوحێکی نوکتەی کە تایەتی و قسەکردنی و ئەمانە وای لێ کردووە کە زۆر نزیک بێ لە ڕۆژنامەنووسانەوە لەگەڵ ئەوەشاکە ئازاد بن کام پرسیاری کە زۆر محرجە زۆر بە ئاسانی پرسیان لەگەڵ کە ئەمە خۆشبەختانە کە هەر فۆرمێکم بۆ هەر کەسێک ئەنارد لەو ڕۆژنامەنووسانی کە پەیوەندیان لەگەڵ مام جەلال هەبووە لە کۆنفرانسەکانە لە مقابلەی شخصیە زۆر بە خۆشحاڵیەوە جوابیان ناوەتەوە ینی ئەو خۆشەویستیە گەورەی کە ئەو بینی ینی لەبەروی بەڕێز مام جەلال لەستەکەی تایبەتمەندیەک و خۆشەویستێکی زیاد لە حەدی لەسەر ئاستی عێراقا ینی ئێمە لە هەموو سەردەمەکانی عێراقا نەمان بینی سەرۆکێکی عێراق ئەو هەموو خۆشەویستی و هەموو کەسێک کە لە دوای کۆچی دوایی هەمووی یا بە اختیارکردن ڕۆشتۆ یا بە انقلاب ڕۆشتۆ بەڵام خۆشەویستی مان بینی لە کاتی وفاتی هەموو عێراق وەکو بڵێم ناوچەکە و لە ڕووی ئیقلیمی و لە ڕووی نێودەوڵەتیەوە خەمێکی گەورە بوو هەمووی خەمێک نەبوو تەنها بۆ یەکێتی بەڵام خەمێکی گەورە بوو بۆ هەموو ناوچەکە و جێدەستی لە هەموویان دیاریانیە تەنانەت ئەو باڵانسەی کە ڕایگرت و باڵانسە سیاسی لە نێوان حیزبە سیاسیەکانی عەرەبیەکان و حیزبە سیاسیە کوردیەکان ئەو بەڵانسە و شیرازەیە دوای مام تێک چوو بەڕاستی نەتوانراوە یەک سەمام ئەمانی عێراقە بەڵە لەبەرەوە ئەو کەسایەتیە نە کۆنفرانسێک بە دەیان کۆنفرانس تەواو نابێت بەڵکو ئێمە پێویستمان بەوەیە لێرەوە داوا لە هەموو ئەو کەساناکەم کە ئەتوانن سنتەرێکی گەورە بکرێتەوە دیوار بەندێکی گەورەی هەبێ ئەو سنتەرە باس لە مێژووی خەباتی مام جەلال کە لە لاوێتیەوە تا ئیشی ڕێکخراوەی ئیشی سیاسی ئیشی تا ئەگەشتۆتە سەرۆکۆمار کە چۆن گەشتۆتە سەرۆکۆمار بە پرۆسەیەکی ئاشتی و دیموکراسی و هەڵبژاردن گەشتە سەرۆکۆمارکە خۆشبەختانە کە بۆ یەکەم جار لەسەر مێژووی هەموو عێراق کوردێک ئەبێ بە سەرۆکۆمار لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ڕێگەی ئاشتیەوە من ینی ئەوەنە حەماسێک و هەستێکی نەتەوەی گەورەمانە بوون لەو ڕۆژێک سەرۆک مام جەلال بە سەرۆک عێراق من خواکوڕێکی پێبەخشیم ناوم نابە سەرۆک لە خۆشەویستی ئەو ئەحساسە نەتەوەی گەورەی کە ئێمە هەموو کورد شانازی پێواکەین کە لە مێژووی عێراقا یەکەم کەس مام جەلال توانی بەو پرۆسە دیموکراسیە بێ بە سەرۆک عێراق ئەمە خۆی لە خۆیە دەستکەوتە بۆ کورد اینجا لەبەرەوە ئەم دەستکەوتە هیوادارین ینی وەکو شانازیەکە هەڵبەتە بەڵام سنتەرێکی گەورە هەبێ کە وەکو شتی وەسائقی مام جەلال هەمووی تیا هەبێ دیواربەندێکی گەورە هەبێ کە کێسایەتی
دەوڵەتێکێت لێرە میوانێک گەشتیارێکە بتوانرێت بچە سەردانی بکە و مێژووی عێراق و مێژووی کورد لەو سنتەرەیە لە ڕێگەی ئەو کەسایەتیەوە بتوانێت ببین کە من لە زۆربەی وڵاتانی دنیاش بۆ کەسایەتی خۆیانیان کردووە ئێمە بۆ نەتوانین ئەمە بکەین لەبەرەوە هیوادارین یان بتوانرێت شوێنێکی ئاوا هەبێ چکە مامجارە وەکتم کەسایەتێکە شایانی ئەوەیە کە ئەوە دڵکەین. باشە دکتۆر خۆتە ئاماژەت بەوەدا کە ڕەنگە بە کۆنفرانسێک نەتوانێت ئەم بابەتانە بخرێتە ڕووکەواتە ئەم کۆنفرانسە چۆن ڕۆژ دەخایێنێت؟ ئەم کۆنفرانسە 2 ڕۆژە خایێنێ وەگوتم هاوکاتە لەگەڵ یادی ژیان ئاوایی مامجەلال کە ڕۆژی 3 و 4 دەیە کە لە ناو زانکۆی سلێمانی هەر لە ناو زانکۆی سلەیمانی لە هۆڵی کۆنفرانس کە هەڵبەتە ئێستا بەس لە ئەویان کە جارە توێژینەوەکان وەرئەگرین ئەلانمان کردو بۆ توێژینەوەکان کاتێکی دیاریکراوی هەیە ئەم توێژینەوانە کە وەرگیران دوای ئەوە گوتم بە پرۆسەیە ئەتێپەڕە جا لیژنەی ئامادەکاری دەست پێکەن هەڵبەتە چەندین لیجانی تیاوەک لیژنەی زانستی و ئەماجەبا ئێستا بێنە سەر ئەو بابەتانە لە 16 مانگەوە دەسەکرێ بە وەرگرتنی توێژینەوەکان باشە چەند توێژینەوە وەرەگیرێ ئەوە تا کەی دەرگا کراوەیە بۆ نردنی توێژینەوە یاخود وەرگرتنی توێژینەوە و دواتر کەی دەسەکرێت بە جیاکردنەوە یاخود پەسەندکردنی ئەم توێژینەوەوانە ئەمانە ئەم مەرحەلانەمان هەمووی بۆ باس بکە دکتۆر. بەڵێ هەڵبەتە کوتمان ئەلانی کۆنفرانسەکە لە 16 مانگەوە بوو 16 دوو هەتا ئێمە پێشتر کورتە وەرەگرین پوختەیەک وەرەگرین ئەم پوختانە دیسانە ئۆچێتەوە بەر هەڵسەنگاندنی لیژنەی زانستی ئەم هەڵسەنگاندنانە ئاگاداریانەکەینەوانە کە چەند توێژینەوە وەرگیرانی ئێمە ئێستا ناتوانین ژمارە دیاریکەین تا ئەوانی کە بۆمانێت لە پوختەی توێژینەوەکانە ئەزانین ئەم بابەتانە پەیوەندیدارە بەو تەوەرانی کۆنفرانسەیە پەیوەندیدار نییە هەر بابەتێک پەیوەندیدار نەبێ هەڵبەتە دوورەخرێتەوە ئاگادارەکرێتەوە کەمە ڕەت کراوەتەوە بۆی نیە بەشداری کۆنفرانسکە بەڵام ئەگەر لە چوارچێوەی ئەو تەوەرانە بوو ئەو نۆتەوەرە بوو کە کۆنفرانس دیاری کردووە هەڵبەتە بەشداری کۆنفرانسەکە و ئاگاداری ئەەکەیتەوە ئەڵێ توێژینەوەکەت ئامادەکە ئێمە تا یەکی هەشت تا یەکینۆ ئەبێ توێژینەوەکانیان بە کاملی ئامادە بێ ئەم لە یەکینەوە اینجا دەسەکرێت بە جاکردنەوەی و بە چاپکردنی ئێمە چاپیشی ئەەکەین توێژینەوەکان هەموو توێژینەوەکان چاپەکرێ و لە گۆڤارێکی زانستی لە زانکۆی سلەیمانی توێژینەوەکان وەربگیرێ نەخێر مەرجنیەوە گوتم ئەمە فلتەرێک زانکۆی سلەیمانی بورن کۆنفرانسی کەدانراوە ئەندامی هەیە لە لیژنەی زانستی و لیژنەی زانستیە وەکوتم ئەگەر ینی پەیوەست نەبێ بەو تەوەرانی کۆنفرانسەوە لا ئەدرێ یاخود زۆر لاواز بێ لە ڕووی زمانەوانی لە ڕووی میتۆدەوە میتۆدی زانستیەوە ینی نەچێتە چوارچێوەی توێژینەوە چکە ئێمە مەرجی توێژینەوەکانیشمان داناوە کە چەند لاپەڕە بێ داناوە دوکتۆر بۆی بچوارێ و کاروبارانە بەڕێوە بەرێ بەڵێ هەڵبەتە یەکەم لیژنە کە گرنگترین ئەوەیە کە لیژنەی زانستی چکە ئەمە سەنگانی ناوەڕۆکاکە دوای ئەوە لیژنەی ئامادەکاری هەیە ئامادەکاریەکانمان شتەکانی لۆجستیە ئەوەی کە لە ڕازانەوەی هۆڵ و لە دەنگ و لە ئەعلام و لە چاپەمەنیەکان و لە هەموو پەیوەندیەکان و تەشریفات و ئەعلام و ئایتی و تەبعکردن و لیژنەی دارایی و لیژنەیەکی تایبەت تریشمان هەیە کە ئەمە تایبەتە بەم کۆنفرانسە لیژنەی ئەندامانی زانکۆ هاوبەشەکان ئەوانی کە هاوبەشن هەماهەنگیان کردووە ئەوانیش هەر بەشدارن بە لیژنەیەکی تایبەت لەبەرەوە لیژنەکان بە کۆی لیژنەکان ئەتوانرێ دوجار کۆنفرانس پێشکەش بکرێ. دکتۆرە بە وەکو دەرفەتەکە کەممان ماوە بە پرسیاری ئەوە لێ بکەم بەتەمان ئەم کۆنفرانسە بەرداوامی پێبەن ساڵانە بەڕێوە بچێ یا بەزەم ساڵەکرێت و بەڵێ هەڵبەتە هەر کۆنفرانسێک تەسەلسولی درایە هەڵبەتە ئەبێت کۆنفرانسی دووەمادەمی یەکەمە ئەبێت دووهەمیشی ئەو ناوەتان لێ ناوە کە کۆنفرانسی یەکەم بەڵێ کۆنفرانسی نێودەوڵەتی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی یەکەم ئەمە یەکەمین کۆنفرانسە دوای ئەوە کە تەسەلسولتدایە هەڵبەتە کۆنفرانسە ساڵانە ئەبێ بە ساڵانە کۆنفرانسی دووهەمی بەدوابێ لە ڕووی زانستیشەوە هەر توێژەرێک بەشدار بێ لە یەکەمین کۆنفرانس توێژینەوەکەی بۆ هەژمار ناکرێ بۆ تەرقیەکردنی ئەگەر کۆنفرانسی دووەمی بەدوانێت ئەبێ دووهەمی بکەین. دکتۆر زۆر بەلام و گرنگە ئەوە بزانم کە ئەو توێژینەوانی کە هێنری حتمما بە ئەمە دوا پرسیارم بێت چکە ڕەنگە کاتی بەرنامەکەمان کەم بێت ئەوان ئەو کەسانی کە توێژینەوەکانیان دێنن باشترین توێژینەوە اختیار دەکرێت بۆ کۆتایی
هەتا ئێستا بڕیارمان لەوە نایەوە بەڵام هەڵبەتە ئەوانەی کە هەڵە بژێرێن وەگوتم هیچی کە هەڵیە سنگێنە هیچی لە پرۆفسۆر و پرۆفسۆریاری دەرکەمتر نییە باشترینەکان هەڵە بژێرن بۆ ناو کۆنفرانس. باش دکتۆر ابتسام اسماعیل ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانس زۆر سپاس کە ئەم بانێ لەگەڵمان نبووی. زۆر سپاس بۆ ئێوە دەستەکانە خۆش بێ. دەستان خۆش بێ.